گەنجێک تەپوتۆز دەفرۆشێت کە پیاو کاسە بوو لەسەر بەردی ڕقیش بێت خۆی دەژێنێت نمونەکەشی ڕەنگە ئەم گەنجە بێت بە فرۆشتنی تەپوتۆز بژێوی ژیانی خۆی دابین دەکات ئەمە گەنجێکی خەڵکی سعودیە پیشەکەی بریتێ لە فرۆشتنی تەپوتۆز جاران کاتێک شتێکی زۆر بەهای نەبووە دەیانوت بەهای خۆڵیشی نییە یان بە خۆڵ دەمەوێت بەڵام ڕەنگە لە مودوان پێوەرش گۆڕانکاری بەسەردا بێت لەبەرەوەی گەنجێک پرۆژەیەکی سەیدا دەمەزرێنێت ئەم پرۆژەیە گەنجێک بەناوی مەهدی سەلوم دەستی پێکردووە تەپوتۆز و سەخفی خانووەکان کۆ دەکاتەوە دەیفرۆشێتەوە لە پاش سەرکەوتنی پرۆژەکەی چەندین کەسی لای خۆی دامەزران کیلۆیەک تەپوتۆز دەفرۆشێت بە 7 ریاڵی سعودی ئەم کارەیەم گەنجە لە سۆشیال میدیاکاندا کاردانەوەی زۆری بەدوای خۆیدا هێنا و خەڵکانێکی زۆر بەکارێکی سەری وەسف دەکەن هەندێکیش بەزیرەکی ئەم گەنجەی دەزان کە توانیوێتی بەهۆی تەپوتۆزەوە بژێوی ژیانی خۆی چەندین کەسی کتر دابین بکات بیرۆکەکەشی بۆ ئەوەیە کە ئەم تەپوتۆزە وەک زینەی ئۆتۆمبیل بە خەڵکی دەفرۆشێت هەروەها بەهۆی تەپوتۆزەکەەوە وەک ئەوە وایە ئۆتۆمبیلەکە تازە لە شەریکە دەرکرد بێت مەهدی خۆی پێشانگەی جوانکاری ئۆتۆمبیلی هەیە ئەم بیرۆکێشی بۆ ئەوە زیاد کردووە ئایا بیرۆکەیەکی لەم شێوەیە هەیە بۆی کاری خۆت دامەزرێنی بیرۆکەی ئەم گەنجە چۆن هەڵدەسەنگێنیت